ئاهەنگی خەڵاتکردنی ئەو فێرخوازانەیە کە بەشدار بوون لە پڕۆژەی بەهاری دڵان بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودا. پڕۆژەکە لەلایەن زانایانی کۆمەڵی دادگەری لە کەرکووک سەرپەرشتی دەکرا و نزیکەی 100 کەس بەشدار بوون و 3 سوورەتی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. ئەمڕۆ بە ئامادەبوونی مامۆسایانی ئاینی و بەرپرسانی کۆمەڵی دادگەری و زانایانی یەکگرتووی ئیسلامی و حزبی ئیسلامی عراقی لە کەرکووک ئاهەنگی کۆتایی پڕۆژەکە ساز کرا. ئەم پرۆژەیە دیارە بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودەیە و ئەم جارە ئەم دەرفەتە بۆ لەبەرکردنی 3 سوورەتە، سوورەتەکانی مولک و قەلەم و حاقا. ئەلحەمدوللا نزیکەی 100 بەشدار بوو، بەشداری تیا کردووە، هەر هەمیان بە سەرکەوتووی سوورەتەکانیان لەبەر کردووە. ئێمە ئینشاءڵڵا بە ئیزن و مەشیئەتی خوای پەروەردگار لەم کارە و لەم پرۆژانە بەردەوامە ببین وەکو زانایان. لە کۆی 90 بەشدار بوو، 22 بەشدار بوو بە هێنانی نمرەی 100 پلەی یەکەمیان بەدەستهێنا و خەڵاتیان پێبەخشرا. بەشداربووان هیوا دەخوازن ئەم جۆرە پڕۆژانە بەردەوامیان هەبێت. بەرپرسی بەشی پەروەردە لە مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری بەڵێنی بەردەوامی زیاتری پڕۆژەی هاوشێوەی پڕۆژەی بەهاری دڵان دەدات. سەرتا دەستخۆشی و ماندووبوون لە هەموو مامۆستایان و هەموو ئەو کەسولایانانەکەین کە هەستاون بم پرۆژەیە. بەڕاستی پرۆژەیەکی گرنگە کە لەم کات و زروفەیە بۆ هەموو خوشک و برایانمان کە لەم جەنجاڵی و قەڵەباڵغی جیهاندا بەڕاستی یعنی کارێکی زۆر زۆر پێویستە. بەڕاستی ئەم دەورانە کە ئەیکەنەوە زۆر پاڵپشتی ئێمەی خوێندکارە. ئەم جارە دەورەکەیان کردبووە بۆ ئەم 3 سوورەتە پیرۆزە، سوورەتی تەبارەک و نون و سوورەتی تەبارەک و نون و حاقا. ئەم جۆرە دەورانە وامان لێکا کە بتوانین ئەم قورئانە پیرۆزە لەبەرکەین. هیوادارم بەردەوام بن لەم جۆرە لەکردنەوەی ئەم جۆرە دەورانە. بەڕاستی زۆر پاڵپشتی خوێندکارە. بەڕاستی زۆر دڵخۆشم کە خەڵاتی یەکەمم وەرگرت. هیوادارم ئەوانش کە یەکەم نەبوونە بۆ جارێکی تر هەوڵدانەوە گرنگ بەشداریکردنە. ئەگەر تۆ یەکەمیش نێنە بێ 3 سوورەتی زۆر پیرۆز لەبەر کردووە. بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەم پرۆژەیە کە پرۆژەی بەهاری دڵانە بۆ لەبەرکردنی قورئان لە شاری کەرکووک بە هەماهەنگی و هاوکاری زانایانی کۆمەڵی دادگەری لەگە بەشی پەروەردە و بانگەواز خولێکیان ڕاگەیاندبوو بۆ لەبەرکردنی 3 سوورەتی قەدرکران لە شاری کەرکووک. سوپاس بۆ خوای گەورە، خەڵکێکی زۆر بەدەم پرۆژەکەەوە هات، خەڵکێکی زۆر ئەم 3 سوورەتەی لەبەر کرد. ئەمڕۆژ ئەم خەڵکی ئەیبینن ئەوەیە کە ڕۆژی ئەوەیە کە خەڵاتەکان دابەشەکرێ، یەکەم و دووەم و سێمدا دیاری کرا و خەڵکێک خەڵاتی باشی وەرگرت. سوپاس بۆ خوای گەورە. ئێمە لێرەوە سوپاس و پێزانینمان هەیە بۆ ئەو دایک و باوکانەی کەوا بەشدار بوون، مناڵەکانیان بەشدار بوو، مناڵەکانیان هاوکار بوون کە مناڵەکانیان ئەم سوورەتانە لەبەرکەن. خوای گەورە پاداشی هەموو لایەک بداتەوە بۆ ئومێدەی کە لە ساڵی داهاتوو لە قۆناغی دووەمە ئەم پرۆژەیە بەرەو پێشتر بڕوا. خوای گەورە پاداشتی ئێوەش بداتەوە. پڕۆژەی بەهاری دڵان بۆ لەبەرکردنی قورئان و فەرموودا. پڕۆژەی بەشی زانایانی کۆمەڵی دادگەریە لە کەرکووک. بەشی زانایانی کۆمەڵی دادگەری هەوڵ دەدات بەم جۆرە پڕۆژانە خزمەتی زیاتری قورئانی پیرۆز بکات و بەشێکی زۆریش لە فێرخوازان بەشداری پڕۆژەکە پێ بکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.